فلیمە ڕەشوسپێی مارتن لوتەر کینگ بەشێکی گرنگە لە مێژووی ئەمریکا و چەند خوێندکارێک کە لە 50 ساڵی ڕابردوودا وتەی من خەونێکم هەیەیان نەخوێندبووە کە بوو بە ترۆپکی بزوتنەوەی مافی شارستانی، بەڵام ئەمە یەکەم جار نەبوو کە کینگ ئەم وشانەی درکان دەبێت. من ئەم شەو خەونێکم هەیە کە ڕۆژێک لە ڕۆژان کچە بچووکەکەم و هەردوو کوڕەکەم لە جیهانێکدا بژین تەنها هەست بە ڕەنگی پێستیان نەکەن بەڵکو هەست بە و ڕاستێ بکەن کە ئەوان لە نەژادی مرۆڤن. من ئەم شەو خەونێکم هەیە. ئەم دەنگە لە ڕۆکی ماون لە ویلایەتی نۆرس کارۆلینا تۆمار کراوە ساڵێک بەر لە مانگی سێ لە واشنگتن. هێربەرت تیلمانی تەمەن 70 ساڵ ئەو کاتە کە تەنها تەمەنی 17 ساڵان بووە کاتێک لە خۆپیشاندانەکەدا ئامادە دەبێت لە گۆڕەپانی قوتابخانەی دوانەوەندی ڕەشەکاندا. بە تەواتی لێبووم، هەموو چاوەکان و هەموو گوێکان، من تەنها هەستم دەکرد بەرز دەبمەوە. تیلمان ئاماژەی بۆدا کە چۆن 55 خولەک لە وتاردان چۆن درێژە دەکێشێت بە تایبەتی تا کۆتایی. پاش ئەوەی کە گوێم لەوە گرت و لە هەواڵەکان بینیم دوایی کە گەڕامەوە وتم ئەمە لە یەک دەچن. با ئازادی بزرنگێتەوە و کاتێک ئەمە ڕوودەدا خودای هەموو منداڵان و پیاوانی ڕەشپێست و سپیپێست جوولەکە و بێباوەڕەکان پرۆتستانت و کاسۆلیکەکان بتوانن دەستخەنە ناو دەستی یەکەوە و گۆرانی کۆنەکەی ڕۆحی نیگرۆ بڵێنەوە لە کۆتاییدا ئازادین، لە کۆتاییدا ئازادین. سوپاس بۆ پەروەردگار ئێمە لە کۆتاییدا ئازادین. دوا بەدوای 8 مانگ لە مانگی 8 1963دا تیلمان دەڕوانێتە وتارە مێژوویەکەی کینگ لە مۆنومنتی لینکن. پاژەوەی کە پرۆفیسۆری زمانی نزی لێرە لە ویلایەتی نۆرس کارۆلینا جەیس میلەر سەردانی کتێبخانەی ڕاکی ماونتی کرد و بە تەواوەتی کاریان لەسەر ئەم فلیمە دۆکۆمنتاریە کرد، کاسێتێکی دەنگیان دۆزیەوە. کاسێتی بەکرەی 1.5 میلەمە کە لەوێ دانراوە و تا ئێستا لێ نەدراوە و کەس نازانێت چی تێدایە. میلەر چەند خولەکێکی لە کاسێتەکە لێدا، بەڵام تەواوی وتارەکە کە 55 خولەکی تۆمارکراوە وا پێ ناچێت لێ بدرێت هەتا ئەو کاتەی کە فلیمە دۆکۆمنتاریەکە چەند ساڵیشی دیکە تەواو دەبێت.